راوچی بەریز دەست پێ بکەمە شتێکیشتر بێژم کامیرەت موبایلێتە دەیە تەجربە ببینم تمەژەوەلی چیتە چتکێ ئەرێ خۆت دێ بجددی بانیتان باش ژیان باش بخێراتی گەلەک ئەجی بخێراتی ئەجی گەلە بخێراتی تبێ حسایە گەژنها دەست پێ کردە شتێکی وا هەیە دەبێژن گۆ دەرباسی جێکی دوێ بێ بخێر بێم خێر بێم بەخێر بێم ئەمە جەماعەتمە دەوسڵ ئەرێ چ لەوایە کەسێک وەختل جێکی ڕێنشیت مەسەڵەن دانیشیت ئەو کەسێک بخێراتنەوەی ناکات بخۆ بخێرات خۆ بخێرات جەبجی بخێر بە خۆت بێنین بخێر بێن بانیتان باش بینەرانی ئازیزمان لە فەیسبووکی رادیۆ ڕوودا و لە هەر شوێنێک بن و بیسەرانمان لە هەر شوێنێک بن لەگەڵ هاوکارم گولستان ئەمڕۆ بەرنمەیەکی جوانتر لە ڕۆژانتان پێشکەش دەکەین دومیوانی جوانیشمان هەیە بەخێراتنە دەکەین زۆر بەجێهێدی ڕاوچی چێکیش دەربێژم دایکە من دە پرسیارت کرد گە ئەو خۆرت کێ خۆرتێ لاو جوان گەلتە بەرنامە پێشکەشتکێ کێفی بە من دەهات ئەرێ وەڵڵە کێفای داهاتی دەستی دایکە تەماشێت اوكي او جيل برنامج ده سنه ترابي سر بخيرات نمي انا شو خبري بخيرات نمي بحسن مجارب كان بحسن مجارب اري ما مهوان ما نسال مجاري هذا تمام دچارچوبه فستیوال آزادی و نوروز ده کو 12 هیو دسپت که تا کو 14 هیو دروژان دما و درج که چندین چالاکی تنا انجام دادن 8 خانمین اکتر جناف کردستانی عراقی دروی عراقی جی هاتنا باشداری کردن نوا فستیوال ده کجا دوژن دیدار سینما لنیگای افراد دم وکم گویی 12 تا کو 14 آذر به باشداری 19 فیلم جهش طلاتان و تواهی در هنرانجی افرادن افدی در برود چه بریوان فیلمین کوه بنا نمایش کردن دیده افرادان ام بیژن روانگای افرادان نشان داد و دیدار ده پنجی خانم هنرمند و سترکن باره هنر و سینما و دراما کردی و عراقی باجدارد بن هاتنا بانگشت کردن میوان ماشی رضا محمد ابوبکر کو در هنر مرا آمده هر وها سیلوانا خان سیلوانا دلشاد شمعون مش بركش بكم میوان من بود نوا نوروجدا بخاطر که فستیواله گلر مرا آمدنم خیراتن زور سپاس بین چند باش سپاس مایکل بخسر راست استدنگ من رو ودیتم اوجا زۆر بەخێر بن زۆر سپاس باسێکی دەستپێکی کارەکانمان بۆ بکەن ئەو فستیڤاڵە چۆنە و بزانین چەند ڕۆژۆک و گولیستانی شامەژەی پێکرد دوو ڕۆژ بەرداوام دەبێ بەڵام ئەو کار و چالاکیانە هەتاکەی بەرداوام دەبێت و کێ دەتوانێت بەشداری ئەم کار و چالاکیانەتان بکات کێتان جواب دەدەنەوە سەرۆکی فستیڤالەکە فەرمانێت دەرهێنەر و سەرۆک نەستیشتن زۆر سپاسی ئێوەش دەکەم بەیانی هەمووتان باش ئەم فستیڤاڵە کراوەکە ئەمڕۆ دەست پێ دەکات ساعت 4 ئێوارە لە میگامۆن بۆ ئەم فستیڤاڵە دەرخستنی ڕۆلەی ئافرەتە لە ڕێگای بواری هونەریەوە لە ڕێگای بواری سینەماییەوە بۆ خەڵک کە کۆکردنەوەی مخریزەکانی دەرهێنەرەکانی ئافرەت ئێمە بە تایبەت ئافرەت چونکە ئەو دەتوانێت لە مێشکی ئافرەت تێبگاتن لە ڕێگای ئەم ڤیددیوانی کە پێشکەشی دەکە ڕۆلی ئافرەتی هەموو شەرقی ئەوسەط و کوردستان دەرەوەی وڵات پارچەکانی کوردستانی تێدایە بەڵێ بێتگە لە پارچەکانی کوردستان و لە دەرەوەش لە 19 فیلم بەشداری دەکاتن لە 8 وڵاتی جۆرا و جۆر بەشداریان کردو ئەم فیلمە ئەنی مەقسەد لەو فستیڤالە کۆکردنی بەرهەمەکانی خانوانە هەم لە ناوخۆی کوردستان هەم لە دەرەوەی کوردستانی خۆشی ئاماژێ پێکەتەم کچانی خۆجنانی هەر چوار پارچەی کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەرق ڕێزەخان و دژ سلێمانیە تژ هەڵابجای سەرسەراسەر چاوات هاتی من تەخمینی کرد بەڕاستی تژێ منتقێ بێ نزا هەستێک جە من هەیە دروست بێ ئەزوو شتا ئەو دوکم تری کۆم بەبدورە ناخوی بوونچینە بەس مەسەلان بخێرات سەرسەراسەر چاوات هەڵابجای شەید هەڵابجایە کۆم پێ سەربەرزم ئەم بێژن هەڵابجا
تەویک و ئێشک بوو خەمەک بوو دناو دیرۆکەم لە تێ کووردە ئیرۆ بە هەمان شازی لە ئافرینێژی تێکردن دو خەڵکێ هەڵبجە دەرکەتونج بۆ پشتگیری خەڵکێ ئافرینێ ڕۆژاوای کوردستانێ بەدڵنیایە من پشتگیری هەموو لایەکەکەین چکە هەڵبجە خۆی برینێکی گەورەیە بەدڵنیایە لە هەر شوێنە برینە هەبێ ئەمە هەمووش بۆ هەڵبجە دەرکەتن هەڵبجەجین هاش بۆ هەموو کوردان دەردکەوێت هەرچی بێدەستەوە سابێ لە شەوە سابێ دەرهێنەریش هەڵبجەیە شەهید فیلمێتە بەحسا چتکێ فیلمەکە من زۆر جیاوازترە لە ئەو ستایلەی کە دەبواە خۆمەڵی بژێرم چکە من پێشتر بیرۆکەی کارکردنم زیاتر بیرمان کردەوە کە زۆر ئینسانەتی کار بکەم لەسەر و کێشانێکردنەوە کۆمەڵگایە هەیە بەڵام لە کاتی ئیشکردنەکە پێچوانە بووە لەسەر خۆشەویستی ئیشمەکرد کە بە هەرگیز نەمکردایە فیلمەکەی من باسی خۆشەویستیە کات کە کەسانێک لە بەرچە هەرگیزتە نەکردبە چونکە ئەو زۆر کێشە هەر ناو کۆمەلگای پێویستە ئەوانە ڕوونکەینەوە نەک مەسایلی خۆشەویستی و بابەتی خۆشەویستی زۆرە ئەومان نتوانین ڕۆژانە سەی دراماکان بکەین سەیری زۆر کەناوکەین کە باسی خۆشەویستیمان بۆ بکات بەس بەڵام ئەو کێشانێکە ناو کۆمەلگایان زۆر بەدەگمەن دەستیان نەخرێتە سەر زۆر بەدەگمەن ئیشارەیان پێکرد ناو سینەما بەڵام بەداخەوە منم جار نەمتوانی ئیشارە بەوانە بکەم بۆیە هەوڵێم ئینشاڵڵا لە ئەو پرۆژانێک کە لە ئایندەیە بەنیازم بیان کەم ئەو بابەتانێک زۆر گرنگن ئەوانە بروژێنم چکە بەڕاستی کۆمەلگای ئێمە پێویستی بە کۆمەڵێک بابەت هەیە کە ئەبێ بروژێنرێت بەس بەڵام کەس دەرهێنەر زۆر بەدەگمەن ئەتوانین پێیان پێ بینە هەنایان بۆ بین چکە یەک لەبەرەوەی لە کۆمەلگا دەترسین دووش لەبەر ئەوەی خۆمان نامانەوە سێمیش کۆمەڵێک گۆکاری تر هەیە کە ڕێگریت بکات بۆیە منەم جاریان دەستی بووە بەم ئەگەر ڕێگریش بێت سەرکەفتی بێت هیوای سەرکەوتن ئێوە وەکو خۆتان ئاماژەتان پێکرد کە فیلمێکە بەڵام ئەمە بە حەزی خۆت نەبووە ئارزی خۆتنەوە بە ویستوتەکە بەرەنگاری هەندێک شت بێەوە کێ لەم فیلمەی تۆدا بەشدارن کێن ئەوانەی کە بەشدارن و ئامان چی دەبێت لەم فیلمە من فیلمەکەی خۆم وەکو ئەزمونێک بوو بۆ زانکۆ ئەزمونێکی زانکۆ بەڵام لەبەرەوەی پرۆداکشنی زانکۆ نەبوو پرۆداکشنە منی ساین پرۆداکشن کۆمپانیایەک بورە دەرەوە بۆی توانیمان کە بەرهەمەکە بینە دەرەوە لە زانکۆ و بەشداری فستیڤاڵی پێ بکەین ئەمەی من دوو ئاکتەری سەرەکیم هەیە کە فیلمەکەشم دوو ئاکتەرە چاوان خەلیل و علی شێروانی ئەو دوانە کارکتەری سەرەکین و کۆمپانیای سامی پرۆداکشنیش پرۆداکشنیان بۆ کردووم سامی سەباح کاری مۆنتاژ و ماوەی فیلمەکە چەندە دوو ناگاتە دوو دەقەیەک و نزیکی دوو دەقەیە بەڵێ کورتە فیلمە بەڵێ زۆر زۆر باش گەرەک باشە سیلڤانە خان چەند فیلم بەشدارن فستیڤالەوەدا 19 فیلم دەگوت هێش وڵاتانە بەڵێ وڵاتەکان عێراق و هەریم کوردستانە مەسرە جەزائیرە مەخریبە موریتانیا زۆم هەشتم بوو ئیران فەڵەستینیش فلەستینیش هاتنە ئۆکێ گەلک باشە ئەv خەڵاتە نوێ وێ چ بن بۆ نونا ڕێزەخان فیلمێکی بەشداری کردیەوە کە دەڕێنەرەکە خان و ئافرەت منێ چ خەڵاتێ ئیرۆ زیان سڵات بەخشن ئەتوانم بڵێم خەڵاتەکان بۆ کوێە نەک خەڵاتەکان چییە بەڵێ خەڵاتەکان بۆ باشترین فیلمە باشترین دەرهێنەر باشترین سیناریۆ لەگەڵ باشترین ئەکتەر لەگەڵ باشترین دادوەران و ڕەخنەگران بەڵێ زۆر زۆر باش شتێک ئامادەیە برادرانی وەرگرت گۆ ئیرۆ سیلڤانەخان بخوا خەڵکێ کۆیت بزانێت بەڵێ بەڵێ کۆیە و شارەکەی حاجی قادری کۆیە چۆن ئۆلا مەسیحیە بەجەمەگۆ میرۆسترانێکە نەتەنێت تایبەت بێنە ji بۆ گۆدارێنمە یان کولمە گۆداری بکەن ئەم لۆژی بەسێنن She
شتێک خێمکە نابخۆدێ کە بەر سیلڤانە خانجان بێژێ چیت بێژێ باسی نەرمێ دەکا بەس نازانم شەی دێ خشەی دێ مامازاد بڕایە مامازاد باسی مامازاد خشەی دێ مامازاد ڤیدیۆک لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو کرایە گوتیان پێش چەند ڕۆژ لەوە دوێنێ بێ. بوو دوێنێ ڤیدیۆیەکی تازە بڵاو کردوتەوە ئەو کات لە چۆتۆ بەریتانیا ئێستا ئەرێ پرۆژەی خێرخوازی ڕاگەیاندووە ئەمە یەک جددی. جگەلەوە ناوی چیە نازانم پرۆژە خشەی دێ حەقە ناوی ئەوی لێ برێن بەڵام ئەو ڕۆژە دیتم قاز و قڕنگ دەزانی چییە ئێ لە کەنار دەریایەک بوو لە لای شوێنی ئاوێک بوو کۆمەڵک زەرفی بەدەستەوە بوو خواردنی ئەدا بە قاز و قڕنگەکان ئەوانە دەیگوت مامەزاد خشەی دێ خزمەت بە قاز و قڕنگەکان دەکەم من چیپس ماڵ گرتبوو دەبێتەوە چییە گوت خشەی دێ مامازاد کوردێکی خەڵکی باشووری کوردستانە هەڵگری ڕێگەزنامەی بریتانیا بەڵام ڕۆژ و سەردانی وڵاتی ئیمارات وجە قسەیەکی هەیە زۆر بە فانی دەڵێتن دەڵێ هەیە ئین مامازاد خشەی دێ باسی خۆی دەکە زۆر زۆر بەناو بانگ لەسەر سیلڤانە خان بینیێتی سیلڤانە خان بابینەوە سەرتەوەری بەرنامەکەمان لەبارەی لیژنەکەەوە پرسیارێک لێ بکەم ئایا لیژنەکە چۆن توانیواناتە ئەو کاتێک ئێوە کارتان تێدا کردووە ئەو لیژنانە کێن کە سەرپەرشتی ئەم فستیڤالە دەکەن و هەتا چەند توانیوانە کە تاوەکو ئێستا ئیش لە ناو کارەکاندا بکەن یاخود لە ناو ئەو فستیڤالەدا بکەن کە ئێوە بەنیازن لە دوو ڕۆژی ڕابردوودا ئەنجامی بدەن بەڵێ بەرزم لیژنەکە پێک هاتووە بەس ئافرەت بەس ئافرەت کە بەسەرکردایەتی کەوسەر جوبارە جەبارە کەوسەر جوبارە دەرهێنەرە بە سەرپەرشتیوی ئەمە دەکرێتن لەگەڵ دوو کەسی تر ئەمانیش جنوور نامق و میدیا قاڵینە ئەم بەس ئافرەت سەرپەرشتی ئەم خۆیان قرار ئەدەن لەسەر ئەم فیلمانەی کە پێشکەشەکردن لەگەر ینی هەموو ئەوکانی مەسەرەن بۆ دیاریەکان و مەسەرەن بۆ باشترین ئەکتەر و بۆ باشترین هونەرمەند ینی ممەسل و ئەو شتانە بڵێ زۆر زۆر باشە ڕێزا خان منێ پرس کرد بە بەشداربووناتە دناڤێ فستیڤالە بچ ئاوایەکی بوو چاوە هات ئەنجامدان چاوە بەشداری دکێ بەڕاستی من لەبەرەوەی تۆزێک لە ئەجوای فەنی دوور کەوتومەتەوە ئەگاداری فستیڤال و ئەم شتانە نابمەوە زۆر بەدەگمەن بۆیە هاوڕێم کاردینا هەیە من ئەگەداری کردمەوە کە فستیڤالکی بەم شێوەیە هەیە ئەویش وتی بڕۆ ئەوانە ئەنی تۆزێک تەشجیعی کردم بۆی بڕۆم منیش بەشداریم پێ کرد سپاس بەخوا ئەمە دوم جارم بەشدارەکەم چکە بەشداری فستیڤال سلێمانیشم کردووە بەڵێ ئەو ئیشاڵا بەشداری لاویشم کردو بەڵام جارە لاو نەهاتۆتە ئەوەی کە ئاشکرا بکرێت و یاخۆت ساز بکرێت و ئەم فستیڤالەش ئیشاڵا ببینین چیمان لەبەسەر ینی هەبوونە تەنێ فیلمێن ئافرەتان بچە بیرۆکەیەکە باشە زۆر زۆر باشە چکە بەڕاستی لە کۆمەلگای ئێمەیە تاکە چینێکە پراوێز ئەخرێت دەرێنەری ئافرەتە و زۆر زۆریش دەگمەنە دەرێنەری ئافرەت ئێمە هەبزانام گەزدەخانمان هەبوو کە زۆر باشکرا دەتوانی کار بکات و ئاسان بوو بۆی بۆیە بۆچی ناگەر دەرێنەری ئافرەت زیاد بکات بۆچی ناگەر دەرێنەری ئافرەت لە بەرنامەکان بەشداری بکات لە فستیڤالەکان بوونی هەبێ فیلم دروست بکات باشترین بیرۆکەیە بە پیاوانیش بزانن ئافرەت بوون بەڵام پیانگلیتان لێ ناکەن بڕۆن بە سیر بکەن تەماشا بکەن لەوێ بین ئەوجە بینەرێکی باشن پیاوە ئەگە دەنگ نەکەن ئەگەر دەنگ نەکەن کاکە زۆر قسەمان مادام دەرهێنەر بخۆی دەڵێت کە ئێمە وەکو ئافرەتان پێویستە لە نەخۆماندا ئافرەتی دەرهێنەر زیاد بکرێت بێگومان نابێ پیاوانیشی قسەیەکان لەبەر ئەوان پێویستیان بە ئافرەتەیە لە بواری دەرهێنەر لە بواری هەموو بەشەکانی دیکە کە پێویستە ئافرەت هەمیشە بینینێکی هوەری جیاواز هەیە تێبینی زیاتر دەکات لە پیاوان بۆیە خۆتان لادەنەوەی خانمانە کاکە واز بینە گیریمان بکەم بەسە بەس پشگیری بەڵێ کارەکان بە خۆتان دەکەم بەس پشگیریتان پشگیرێکی چێ وەکو ینی چە معنەوی مادی هەردووشە مادەکە زۆر مەگولی سپۆنسەر ماسپۆنسەر بەڵام لە بۆری فیلم دروستکردنە باکستەیج گرنگترە یارمەتیدانی پیاوە بۆ هەڵگرتنی شتی گران قورسەکانیان پیاگرێتەوە ڕافعەیەک دەکڕین وازەوەش بینی ڕۆبۆت واشمەکەن بوەستن هەمووی خۆمان دەکەین
دەرێنەر شتێک بود بەس نایرم بێڵە دەڵێ تێکی مەدەن دەڵێت چاکی مەگەن ئەتا تێک نەچووە چاکی نەکەن تا تێکرێت چوە دێ باشە سیلڤەنە خان چۆن بووی بە سەرۆکی ئەم فستیڤالە کاک پشتیوانم ناسی بەڕاستی لە ڕێگای چەند کەسێکەوە دانیشتین لەگەڵێ کوتی حەزم لێ کە بێ ئەم فستیڤالەمان هەیە و ئەو شتانە ئیتر یەکەم جار کە بەمنی وت زۆر حەزم لێ کە ببێ سەرۆکی ئەم فستیڤالە چکەم دامی ئەم فستیڤالم کردووە ینی بە مادیێنەوە ینی بەڵام کە دامی خۆم سلڤانە ینی بە هیچ لایەنێکی ترینە نەخێر ئیتر یەکەم جار بەڕاستی ڕازی نەبوو مەکی پێم کتی زۆر نوێ بووم لە سەرۆکایەتی ئەم بەڵام جاری یەکەم وەکو ڕێخەر جاری یەکەم بەڵێ لە باکستێج بەڕاستی بەشداریم کرده بوو ئێستاش بە بیرمە چۆن بەڕێوە ئەکرا شتەکانیش بەڵام ئەم جارە وتم بوونە مادەم کەوتی ئافرەتە هەمووی ئافرەتە میشوتم با بزانم ینی منیش وەکو ئافرەتێک بە منیش هەستم پێتان وایە تا ئێستا کە کارتان بۆ کردووە سەرکەوتوو بوون لەوەی کە ئەم فستیڤالە بەرەو پێشەوە بڕۆ یاخود ئەو فستیڤالە دەنگدانەوەیکی باشی هەبێت لەنێو خۆماندا و هەم ئەوەی کە لە وڵاتانی دیکەش مەسەن لە ڕەشەڵاتی ناوەڕاست لە پارچەکانی دیکەش خەڵک بەشدارە بتوانێت دەنگدانەوەیکی باشی هەبێت و سوود و ئیسفادەی بۆ سینەما و دراما و هونەری کوردی هەبێت بەڵێ بە تەکید ینی و ئیشاڵە بە سەرکەوتوی بەسەر دەبرێتن و تەکیدم کە شتێکی زۆر زۆر جوان دروست دەکرێت مادەم پێم وتی دەستی ئافرەتی تێدا خلاص بە هیوای سەرکەوتن ئەوەی بتوانێت دەنگدانەوەی هەبێ مایک بەس ئەس ڕەخنا لێ مایکانات گرم جوانتر بوون جوانترن و بێلۆگۆ ناوچی هەستناکەوە کەمۆتەیە بێجا هاوینجە هاوینە دە هەم بخۆ خۆی ناڕۆ وەڵام نایە خوارن وەی وردە بسەکەنێ دەنێنەر پێمان دەڵێکە دەمە مەبسەر دوو دەهات ناوبڕێ ئەمنها هەرنیانم هێژی بەردەوام بکەن باشە ناخۆم سپاسیانەت و میوانێن خۆ بکەن زۆر بەڕێز ڕێزا محەممەدەوە بەکرد دەرهێنەر وەکو دەرهێنەر کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمان بوو زۆر سپاس هەروە سیاڤانە دڵشاد سلڤانە زۆر سپاس کە تۆش لەگەڵمان بووی ئەمڕۆ سپاسان دەکەین بە هیوای ئەوەی کە ئەم فستیڤالە وەکو ئاماژەشمان پێکرد دەنگدانەوەیکی باشی هەبێت و بتوانن خانێک بۆ خانمان لە هەموو شوێنێک کە ئەم فستیڤالە باز بکرێت و گرنگ بێت بۆ سینەما و بۆ درامای کوردی لە هەرێمی کوردستان زۆر سپاس سەرکەوتوو بن ئێستا لە پیجی فەیسبووکی ڕوودا و بینەری بەرنامە ڕاستەوخۆکانی رادیۆ ڕوودا بە کۆمنتێک سەرنجی خۆت بخەڕوو رادیۆ ڕوودا و 102.9 بۆ بەرنامە ڕاستەوخۆکانی رادیۆ ڕوودا و پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0750 531 0008 0750 531 0009 توڕا مەدیایە ڕوودا و بە هەموو بەشێن خۆ بەوەڕە دەبە هەردوو شەممە ڕۆژنامەیە ڕوودا و بخوینە یان بە کلیکێکێ ببە تەماشەبانێ نوچەیان بە ناونیشانە ڕوودا و دۆتنێت ئەگەر تو دخوازی وێنەیە هەری زەڵال ببینی فرکوێنسێن تەلەڤیزیۆنا ڕوودا وەربگرە ئەگەر دەمنینە و دخوازی دەما کارێ خۆداژی ژە نوچەیان نەی بەقەتاندن ژە ڕادیۆ ڕووداوێ زانیارین هەری زێدە و نوچەیەن هەری نو وەربگرە 102.7 102.9 You're listening to Rudao FM. بەیانیتان باش ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکرات ئاماری شەڕ و پێکدادانی شەڕبانانی لەگەڵ سوپای تورکیا لە ئافرینی ڕۆژاوای کوردستان بڵاو کردەوە دەڵێت لە ماوەی 24 کاتژێردا لە ئافرین 95 سەربازی تورکیا و ئەندامی گروپە هاوپەیمانەکانی کوژراون هەسەدا دەشڵێ لەگەڵ دەرچوونی بڕیاری 24 سفریەکی ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە وەستاندنی شەڕەکان لە سووریا بەڵام تورکیا بەردەوامە لە پێشێلکاری ئاگربەست بە هەموو چەکێکی گەورە و بچووک و مامناوەند و بەیاوەری فڕۆکەی جەنگی لە هێرشەکانی بۆ سەر ئافرین بەردەوامە
بڕیاردەری لێژنەی دارایی پەرلەمانی عراق دەڵێ باڵوێزی ئەمریکا لە عراق پێشنیازی کردووە بەغدا موچەی وەزارەتی پەروەردە و تەندروستی بنێرێ. ئەحمەدی حاجی ڕەشید بە ژمارەی ئەمڕۆی هەفتەنامەی ڕووداوی ڕاگەیاندووە ئەوەی ئێمە زانیومانە دۆگلاس سیلیمان گوتوویەتی ئەگەر حکوومەتی عراق موچەی ئەو دوو وەزارەتە نەنێرێ کارتی گشتی پەکی دەکەوێ. بەپێی ئەو زانیاریانەی هەفتەنامەی ڕوودا و بڵاوی کردوێتەوە و پارەی بڕیارە حەیدەر عەبادی بۆ موچەی ئەو دوو وەزارەتە ڕەوانەی بکە بڕی 200 ملیار دینارە و پێک دێ لە موچەی یەک مانگی وەزارەتی تەندروستی و پەروەردە. سوپای تورکیا لە ڕێگەی هەلیکۆپتەرەوە هێز ڕەوانەی سنووری ناحیەی سیدەکانی سەر بە قەزای سۆران دەکات. قایمقامی قەزای سۆرانیش دەڵێ سوپای تورکیا جموجۆڵی نائاسایی لە سنووری سیدەکان دەست پێ کردووە. کرمانج عزت قایمقامی قەزای سۆران بە تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیان هەرچەندە ماوەیە کە سوپای تورکیا لەو دی و گوندی بەرمیزەوە بارەگەیان هەیە و جێگیربوون، بەڵام لەمڕۆ چالاکی و جموجۆڵەکانیان نائاساین و چاودێری دۆخەکە دەکەین. کرمانج عزت گوتیشی سوپای تورکیا لە ڕێگەی هەلیکۆپتەر هێز لە ناوچەکەدا دەگرێ و نزیکەی 10 کیلۆمەتر هاتوونەتە نێو سنووری هەرێمی کوردستانەوە. ئەنجومەنی پارێزگەی نینەوە لە بڕیارێکدا هەموو هێزە جۆرا و جۆرەکانی نێوشنگال ئاگادار دەکاتەوە لە ماوەی 10 ڕۆژدا سەرجەم بارەگای حکومیەکانی قەزاکە چۆڵ بکەن و لە قەزاکە بکشێنەوە. بە شارکێکی سەرۆکی ئەنجومەنی پارێزگەی نینەوە بە ڕووداوی ڕاگەیان داوامان لە هەموو هێزە جۆرا و جۆرەکانی نێوشنگال کردووە لە ماوەی 10 ڕۆژدا سەرجەم بارەگای حکومیەکانی قەزاکە چۆڵ بکەن و لە قەزاکەش دەربچن. هێزی جۆرا و جۆر لە قەزاکە هەن سەر بە حەشدی شعبی و پارتی کرێکارانی کوردستان پاکەکەن. زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عراق بە تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیان ئێمەی فراکسیۆنە کوردستانیەکان پشتگیری لە دەرچواندنی یاسای ئەنجومەنی ئیتیحادی دەکەن چونکە دروستبوونی لە بەرژەوەندی کوردایە. لا ڕەشنووسی یاساکە هاتووە ئەندامانی ئەنجومەنەکە مافی ڤیتۆکردنی ئەو یاسایانەیان دەبێت کە لەلایەن پەرلەمانی عراق پێشتر پەسەند دەکرێن. زانا ڕوستایی گوتیشی ئەنجومەنی ئیتیحادی ئەنجومەنی دووەمی یاسادانان دەبێت لە عراقدا. لە دەوڵەتە ئیتیحادیەکان جگە لە ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنێکی تریش هەیە وەک فلتەری دووەمی یاساکانە و نوێنەرایەتی هەرێم و پارێزگاکان دەکات. بەپێی هەواڵی میدیای فەرمیێرانی فڕۆکەیەکی تایبەتی تورکی کە سەر بە باشاران هۆڵدینگە لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری باشووری ڕۆژهەڵاتی وڵاتەکە کەوتە خوارەوە. قەدەم عەلی مەردانی بەڕێوەبەری ژووری عەمەلیاتی شارۆچکەی کیاری بە ئاژانسی هەواڵی ئێرنای ڕاگەیاند فڕۆکەیەکی تایبەتی تورکی کە لە ئیماراتەوە بەرەو ئیستانبول گەشتی کردووە لە شارۆچکەی کیاری سەر بە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری لە باشووری خۆرهەڵاتی ئێران کەوتۆتە خوارەوە و بەهۆیەوە 11 کەس گیانیان لە دەستداوە کە ئاسیانیان تیمی فڕۆکەوانی فڕۆکەکە بوون. مەردانی هەروە باسی لەوە کرد کە تیمەکانی فریاگوزاری و ڕزگارکردنیان ڕەوانەی شوێنی ڕووداوەکە کردووە. ژمارەیەک لە ڕۆژنامەوانانی پارێزگای سنا داوا لە داواکاری گشتی ئەو پارێزگایە دەکەن لێپرسینەوە لەگەڵ ڕۆژنامەوان و چالاکبانێکی مافی مرۆڤی ڕۆژهەڵاتی کوردستان بکەن. سەرچاوێکی ئاگادار بە ڕووداوی ڕاگەیان دەکەست لە ڕۆژنامەوانانی پارێزگای سنا کە لە ماڵپەڕ و گۆڤارەکانی سەر بە حکوومەت و دەستگای ئەمنیەکان کار دەکەن لە نامەیەکدا داوایان لە داواکاری گشتی سنە کردووە بەهۆی هەڵوێستە سیاسیەکانی سزای ئیجلال قەوامی ڕۆژنامەوان و ئەندامی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان بدرێ. بە گوتەی ئەو سەرچاوەیە لە نامەکەدا بۆ داواکاری گشتی سنە هاتووە ئیجلال قەوامی سەربەهێزەکانی دژبەری حکوومەتی ئێرانە. کورتەی هەواڵمان بۆ خوێندنەوە شاد و بەختەوەر بن. تۆڕی میدیای ڕوودا و بە هەموو ژانرەکانی لەگەڵتان دەبێ. گەردەتەوێ بخوێنیتەوە هەموو دووشەمەیەک ڕۆژنامەی ڕوودا و بڵاو دەبێتەوە. گەردەتەوێ ڕوونترین وێنە ببینیت فریکوێنسەکانی تەلەڤیزیۆنی ڕوودا و وەرگرە. ئەگەر کاتت نییە و دەتەوێ بەدەم ئیشکردنەوە لە هەواڵەکاندا نەبڕیت 102.7 ڕادیۆ ڕووداوە. زۆرترین زانیاری، نوێترین هەواڵ. بەدوچدا دەگەڕی گولیستان وڵا بە دوای گۆرانێکی خۆشدا گۆرانی خۆش لەستێکت نووسیوە جارێ قەلەمەکە بیسەرانی عزیزمان و بینەرانمان لە فەیسبووکی ڕوودا و دووبارە سڵاوی ئێمەتان لێبێت بۆ ئەوەی کە بەشداری بەرنامەکەمان بکەن لە بەشی دووەمی بەرنامەکەماندا گوێداری ئەو ژمارە تەلەفۆنانە بن گوێتان لەو ژمارە تەلەفۆنانە بێ هەر کەسێک کە ویستی پەیوەندیمان پێ بکات لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانە سەرەتوانن پەیوەندیمان پێ بکەن. بۆ بەرنامە ڕاستەوخۆکانی رادیۆ ڕوودا و پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0750 531 0008 0750 531 0009.
فریان نەکەوتووە و فریانە کەوتووە ژمارە تەلەفۆنە بنووسێت بێژە 531 750 531 00 08 0750 531 00 09 پەیوەندیمان پێ بکەن بۆی بەشداری بەرنامەکەمان بکەن. راوچی شێرێک دنانی نەکول بوو چون دنانی دکتۆر دنانی ژێر دەرخست شێر لە ئۆهایۆ لویلایەتە ئۆهایۆ لە ئەمریکای دنانی وینا ویتی سەرچێکی بێت چون نوڕۆژە دەژی چۆ ێجە سلامەتی بێ هیچ بۆی شێری چێ سترانەوە ئامادەیە کەتاری بکەن وەکگوڵێک لە چاومە ڕواوە پێی بڵێن ژیانم ڕوخاوە ژیانم ڕوخاوە پێی بڵێن لەدڵمە دەمناوە وەکگوڵێک لە چاومە ڕواوە پێی بڵێن ژیانم ڕوخاوە ژیانم ڕوخە بەسە عشقت دڵی دەرهێنا وازم لا دنیا هێنا توخوا دڵم مەشکێنا مەڵێ وازم لێ بێنا عشقی تۆ بێ کۆتایە ژین بێ تۆ بێمانایە چاوەڕێی سۆزێکی تۆم هەر نایە 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 عشقت دڵی دەرهێنا وازم لە دنیا هێنا توخوا دڵم مەشکێنا مەڵێ وازم لێ بێنا عشقی تۆ بێ تایە تۆ بێمانایە پەیوەندێک تەلەفۆنیمان لەگەڵدایە کاک بارزان لە هەولێر لەگەڵمانە بەیانیت باش و سڵاو تێبێ کاک بارزان بیانی ئەوش باش بیانی هەموو کوردستان باش بیانێکی خۆش خۆشێکی خۆش ئینشەڵا نۆرۆزێکی خۆش بۆ ئێوە بۆ هەموو گەلی کوردستان و هێشتا برۆ گەرمیکە بەردەوام بە ئافرین و ڕۆژاوە و دادە گۆرستان لەکوێ دایک بۆ ئەو شارە جوانەی بەرنامەکە بە هەموو ئەوە خۆشە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی هاژداک و ڕوودا و بەرنامەی رادیۆیی هەموو بەرنامەکانی بەڕاستی جوان کردووە ڕووداوی تۆ چاوی ڕوودا و نۆڕۆژ و رادیۆ کوردستان هاتۆ بۆ ئێرە سپاست دەکەم کاک بارزان کاک بارزان خەڵکی هەولێری من وڵایی لە ئەفرا کەلاری خۆشمان ئێرانی سەر هەولێردان خۆشمان گەرەکە کاک بارزان خۆشتمان گەرەکە ئێوە هەموو تا خۆشەویستم بەرنامە جوانەکە ڕوودا و هەمویان و مدیر و بەرەبەرەکە جا کاک بارزان باشتێکت پێ بڵێم تاوان بە کەلاری من وتم خۆشتم گەرەکە گوڵستانی شەماشتی دووبارە کردەوە تەمان نازانی وتم یانی خۆشم دەوێت بەڕێزای ناوی لەبیرم چوو ئەو برایە ناوی نازانم ڕاوچی کاکراوچی ئەوش برای گەورەیە ئێمە بەرنامەکە بۆ جوانتر بووە سپاس دەکەین کاک بارزان وڵا گولیستان وتی خۆشتم دەوێت جاوە دوای بە حسابی خۆی بگات قسەیکی تازە دەڵم کاک بارزان خۆی ناوێت دەڵم منداڵەکانم لە سلێمانی دانەوە منداڵ بچێکی سلێمانی وشەکە چی بوو خۆشم دەوێت ئەرێ سۆرانی بەڵام خۆشتم گەرەکە لە گەرمیان لە کەلار خۆشتم گەرەکە خۆشتم گەرەکە کە دەمەوێت فێری وشەی تازە فێر بووی عشقەدەبی فێر کاک بارزان چی پێ بەدڵی خۆت تۆ چت حەز لێیە بۆمان باس بکە چیت پێ باشە چ پلانێکت لە مێشکدایە بۆی کە ئێمە بتوانین قسە لێسەر لەم وەرزە تەنها پێ باش کەن هەچەند باسی شەقام گەرمە بۆم ڕاستبوو موچەوانە ئینشەڵا تاثیر لە ملەتی کورد و نەورۆز و ڕاپەڕینەکەی ناکات بەس باسی ژینگە ئەو ڕۆژە حتا کۆتایی ڕۆژ چەند بکەن کەمە بێگومان سالم و ئازادی هەناسەی جوانی ئەو هەوای خۆشەی کوردستان باوەڕ نەکەم لە چەندین وڵات چوومە سەفەری تورکیان کردووە ئیماراتم کردووە ئەو ژینگە جوانە لێرە هەیە لە هیچ جێنیە ئەو چیایە ئەو سەوزایە بەس باسی ژینگە بکەن ئەوانەی وا دێن ئەو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی
ئەوانەی لە باسی ژینگە دێن ئەوانەی وا زۆر گرنگە شارەوانەکان کەسێ لە شارەوانی دێنن ئەوانەی وا ئەو دارەکە باسان کرد لە رادیۆ حەدیقەکان تێکەدەن نازانم هەندێک بەڵێ حەدیقە خۆشە بەس ناوێت لە پێشی ماوەت مەزرعە دروستکەی بە ئاوی خواردن ئەو هەدیقانە ئاو بدەیت زۆر باشە بۆ ژێنێتەوە لەو کاتەیە زۆر باشە بە نرخە خەڵکەڕۆ ئەو جو کەشە تەندروستە بەڕاستی ناتەندروستی نەکە ئەو جۆ خۆشە گەشتیارمان زۆر وامە لە ڕێگای سلێمانیاتم وەڵای سیارەی ئێران ئەوەنە زۆر دێ داخلە بێ ماشەڵا لە بۆ نەورۆزیانەیە بەڕاستی زۆر خاڵێن ڕۆژێنەوە لەو ماوەی ئەوە لە بەردەستمان تا کۆتایی نەورۆز زۆر سپاس کاک بارزان زۆر سپاس گەرمیان و کەلار و هەڵەشت خەڵکی هەڵی خۆمان هەڵۆی گەرمیان زۆر سپاس کاک بارزان کە لە هەگەرەوە بێگومان زۆر سپاس ئەوجا چونکو باسی خۆشم دەوەی خۆشتم گەڕەکە و نازانم چی گوێ لە گۆرانێکی خۆش بگرین باش میران عەلی وەکو گیانم وەکو ناوم بە بزەیەکە دەبەخشم ئەوەی هەمە و خۆ پێداوم هیچم ناوێ لە تۆدانا هەنا بزەت بێ و تێقار بە نەهێڵ و ماڵ و دای خەمبی بەدڵ پێ بکەنە و بێخەمدا خۆشی ئەم دنیایە مەتۆی لێوا لێوی لەگوو ئەی جوانتر لە وەلی ژە پیرمامێ مەرەیە کاکۆلی بانیت باش بەیانی باش زۆر سپاس بۆ تۆ کاکۆلی لەکوێ پەیوەندیمان پێ دەکەی لە پیرمام لە پیرمامەوە بەڵێ ڕێز و سڵاومان هەیە بۆ هەموو خەڵکی پیرمام خۆشەویستی برای عەزیز چاوت ماز دەکەم زۆر سپاس کاکۆلی گیان بۆ ئەوەندە بەڕەسمی قسە دەکەن دەوێت عەرەب دەکەن کاکۆلی تەمەنە چەندە کاکۆلی چی شێک دەکەی نەناوە سەحبەت بوو بەڵە فەرموو کاکۆلی دەتێت شتێک بڵێ خۆشش تەواو لێ دەکەین لە کەناڵی ڕاو ستافەکەی و کارمەندەکانی زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بەرنامەکەت پێ چۆنە تا و کاتێک کە تۆ بەیانیان بیسەری یاخۆژینەری پێ چۆنە وەڵڵی هەموو بەیانێک بیسەری ئەو بەرنامەی گۆمە خشتەی دێمان وازان لای تۆ چی خشەی دێت کاکۆلی بە قورآن لای من چی خشەی وەڵای خشەی نایە دەبێ وا بکەی خشەی ئازادی نینە چکۆتی لە وڵاتانە بکڕم برێ خشەی دێت ئەی بوو وەڵڵی برێملو نانە دەبێ کاکۆلی دەبێ وا بکەی هەر شتێک کە بۆ خۆت کارێک یاخۆت هەر ئیشێک کە ئەنجامی دەدەی دەبێ وا بکەی کە وەکو مامازات خشەی بێ کاری باشی بۆ بکەی بۆی کە ئیشەکەت خشەی بێ کارەکەت خشەی بێ یعنی شتێکی باشە ئینشاءالله زۆر سپاس کاکۆلی کە لە پیرمامەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەست خۆش بێ ڕۆژەکە کاک سادق ژ سلێمانیە بەیانی باش کاک سادق بەیانیتان باش خۆش باش بەردەوام بە مۆرنینگ صباح النور صباح الخير بونجور سباوە بخێر بێ سباوە بخێر بێ ئەوە ئیمنەی لە نوڕۆژ دەیلێن باشە زۆر سپاس کاک سادق بەخێر بێ بیوەی بیەخوا بە کوردی بە کورمانجی قسەکەم یا بە سۆرانی نازان بۆ تۆ خەڵکی کوێی کاک سادق ئەڵێم خۆم خەڵکی کۆبانیمان لە سلێمانی سەرسەرا و سەرچاوە کاهێدی وەرە ڤیالی دە وەرە تو چاوای چاوان باشە گەلێک سپاس چێت کێن سلێمانیە والله کێنگی چیە سلێمانیە سلێمانی ئەمە بۆ 7 ساڵ سلێمانی
حەفت ساڵ چیش دەکەی کاک سادق لەوێ والله ئیشی دیکۆرات شتێکم دیکۆرات ڕاوچێکە خشەی پێ بوو پێی خشەی دێ دیکۆراتەکەت ئەگەر پێویستت بێ بوو دیکۆری ژوورەکەی خۆت بگۆڕی ئەوانە بە کاک سادق بڵێ خزمی خۆمان لای خۆمانە کاک سادق چی تەیە بۆ بەرنامەکەمان بۆ دەستخۆشی بەڵێ دەستخۆشی بەرنامەکەم زۆر سپاس مەمنون زۆر سپاس هەرەوەندە بەڵێ هەر بەیانیان تەلەفۆن بێوەکەم مەشغوڵە نازانم بۆچی ڕاست دەکەی دوێنێ نەماتوانین پەیوەندێک وەربگرین لەبەرەوەی هەڵەکانی پەیوەندی بەڵێ تێکچوو بوون و لەبەرەوە دوێنێ پەیوەندێکمان وەرنەگرت بەس ڕۆژانی ڕابردوش ڕاست بێگومان خەڵکێکی زۆر پەیوەندی دەکات بۆی بەشداری لە بەرنامەکەدا بکە دیارە ئەمڕۆ شانسەتە بۆ بەشداری بەرنامەکەت کردو و زۆر سادق لە سلێمانی داخوازیەکەتە هەیە سترانێک وردە وردە ئارێ وەڵا سترانێکی زۆر هەمە تۆ بۆ خۆ بێژاگات تو دزڵن ناکایدی چ سترانە سترانێ بابێ فەلەکی ئای فەلەک ئای فەلەک تو بخۆ نزڵ تو بخۆ حەمەد نزڵنی شێخە ئەزانم یان خۆ ئسترا یان وەکردن گۆرانی شەریبانە کوردی وڵاتێمە کوردستانە یەک جوانامێ هەڵ یعنی هەموو کوردێکی بەسەرە و نەقسەکەمەوە گەلێک زۆر سپاس کاک سادق کە لە سلێمانی وە لەگەڵمان بووی زۆر سپاس ڕۆژێکە بۆ خۆش پەیوەندیکەت سەرکەفتی بێت کارێ خۆدا کی مەرەیە ئەسماش هەولێرێ ئەسما خان بانی باش بەسە دل و بەسە دل و بەسە نەئینە بە هەزرا من ئەو ڕۆژێن کو بمش و موران سار و سڕن نەئینە بە هەزرا من کو دەنگێ قامشیا و زڕی نازندیرە نالینا دایکە گوهدێک هەرکردن نەئینە بە هەزرا من کو دژمنان بەدارێ زۆری کوڕێنمە بۆ زبارە ئەلفالێ دێبرن مەدل زبان بیر هاتنە پڕن خەمێمە هەنگرانن جیازی خۆ دەبەر ناگرن بەست و بێژە من کارێک هەنگی کۆما حەگید و خۆرتە لە جزیرێ لوارێ بۆتان لە قامش لۆ سنە و بۆکان تەب بە هەڤرا هاوار دکەن و دەبێژن ئیرۆ ئازادە کوردستان ئیرۆ ئازادە کوردستان هەروژی ئەسما خان ئیرۆ تەلیفۆنێمە ڕاناوەستن زانێ گەلێک باشە خەڵک زۆر پەیوەندیمان پێوە دەکات لەسەر هێڵن جانی ئەسما خان هەموو ڕۆژێک بەشداری دەکات ئەوڕۆ دەبێ ماوەیەکی کورتت پێ بدەین بە کورتی چیت هەیە ئەمڕۆ بۆی کە پەیوەندی دیکەش وەربگرین ئەسما خان ساکراسی وەڵام منەوە سێجار پەیوەندیکەم پتراوە ئەمڕۆژ ئەنی بەدڵی خۆم بەشداریەکەم بەدڵی خۆ بەشداری دەکەی بەس قانونمان سێجار پەیوەندیکەم هەر سێجار پەیوەندیکەم پتراوە وەڵا خەتەکان تاوانین دوێنێش هێڵەکانی پەیوەندی لەبەرەوەیە بەڵێ ئەسما خان دیارە دلێر گەرمیان ناکە دەیگوت تەلیفۆنەکان هەڵدەگرم دەڵێن نادەیگوت دەڵێ تووت هەتا گوتی تووتیانەوە گەرم بوو بەڵێ سما بەڵێ ئەم کاک دلێر ڕۆی ئێمە لێستانە بەتێشت ئێمە دەوانش لەگەری وچین بۆ دەرە بەڵام ئەو خەریکە دێتەوە ئێرانە نانا دەگرێتەوە دلێر دێتەوە بەڕێگاوە دێتەوە بەسە بێت 4-5 فڕۆکخانە بکە ئەنجە دەگاتەوە کوردستان کاک دلێر یان داوت نامە بنێری بۆی کە ئێمە بچین بۆ دەرەوە ناوەڵە ڕۆیشتی دەست خۆش بەجێشی بەداخەوە زۆر سپاس ئەسمانەوە دێرەوە لەگەڵمان بووی دەچینە دقیقش بۆ خۆدێ بدە سۆزێک دابوو قەهارجان کۆ ئەمستانێکە زانستگیان حازریکە چستانێکە عەبدولقەهار بەم دەنگی عەبدولقەهاریرۆ بێ دەچینە سەید سادق نیگا لەگەڵماندا نیگا بانی باش و ئەم کاتت باش بانی ئێوەش باش ئێوە باشی باشی دەرە بووی بياني باش صباح الخير تازة بخبرات تازة دزاني دلير دزاني دلير لكويا ئەمزانی ساغر نمتان هێتاوە ئەم کاتین هاتێتەوە دێتەوە بەڕێگایەوە ئینشاءڵڵا ئەگەر لە ئاسمان وەرنەگەڕێ تاسە نەکە دێتە بەبەری دەنێرن نیگا خان فەرمو ئەتە شتێک بڵێ کاتێکەکان دلێری لێبوو بە هەموو زمانەکان نەبوو بەیانیتان باش دلێر مەکەن ئیمپراتۆر لێمە ئەمیز مژدەیە بدەن بەکاری دلێر لێرە خەریکی زمانی ئەڵمانی یەکەم پێر بە ئەڵمانی قسە لەگەڵ سڵاکەم بە ئەڵمانی خۆ دلێر ئەڵمانی نازانێ
والله نازانێت بەس بانی باشەکەی لەبەر کردەوە ڕاوچی ئەو شەمن پێم گوت وشەکە؟ مۆگن بەس گوت مۆگن دەزانی چی دیکە دەزانم نازانی. گود نایت بڵێن بە ئەڵمانی بەس دەورەکە بکەوەتەوە سوودێ بینە دلێری گود نایت گوتن مۆرگنەوە تا کاژێر دی بەیانی بەکارێتر دا گوتن تاک بەکارێ تاشتشی ئێوارە دای گوتن تاک گوتن ئادێ ئەتو بەڵامەکەت لە چ ساعتێکدا؟ سبەی پێنجشەمەیە چ ساعتێ؟ 4 ساعت 4 دەبێتە چەند؟ 16 دەکاتە چەند بە سەڵامکردن بە ئەڵمانی؟ تا کاژێر چوار لە کاژێر تا کاژێر دی بەیانی گوتن مۆرگن بەکارێت تا کاژێر دەگوێ کاژێر دێەوە تا شەشی ئێوارە گوتن تاک بەکارێواتە ڕۆژ باش و گوتن چاک؟ واتای نیوەڕۆباش گوتن چاک؟ چاک؟ دەست خۆش نیگە گیان یەک داواکارم هەبوو فەرموو حەزم دەکرد ڕۆژێ باسی خواردنتان بکردبا وەڵە باسی خواردن بکەین بەم بەیانێ و برسیمانە بەخوای ڕۆژمان تێک دەچێ نیگە دەست خۆش بە نیگە بۆ بەیانێکت لە سەید سادق لەگەڵمان بوو گۆرانی عەبدولقەهار حەمەد تەمام باگوێمە لە گۆرانی قەهار جانەوە سترانە Girem evinate Esbihalim jiderdetem Give biçin kılas nabim Cbir haten hizretem Min dud veyden alamen Runiya vançaveten Cihan beyde boçiyem Deste kol de destimen vay من دود ودن عالم رونيا وجارمن جيان بيت بوچيه دستن خود دستمن بێویتکەم و بدلێ قەهار بێ کۆ چەند ڕۆژە دە بۆڵەدا دوێنێ بوداوەتی ئەمە گوتی دەستبە ئەمڕۆ پەیوەندی ترمان لەگەڵدا ئاخیر کۆتا پەیوەندی بلێز هەتا کۆمنتاژ کاتشمان کەماوە ئەڤین خان لە هەولێر بانیت باش بەیانی باش بۆنجور صباح الخير صباح الخير صباح سبێدە النور باش ژیان باش بەتێکوانی چ بوو صباح خير صباح خير صباح خير گوتن گوناydın صبحت بخير قلت تاتي قلت قلت مورجان قلت الماني ما قلت بس ايه بين انت تيجي كما تزمان تمام بس انا ما قلت هو بياني زوجك لبرو كاتشمان كما همو بياني باشا كانت قلت دست خوش كواسيونن والله باش بس كات ما زور كما لا يعني بلا برو نعم بيتنا الله ينبرو بس دبي خد اسباب كله برو كات ما زور كما بس من صافي وكم دستان خوش دست خوش دیگه ان شاء الله دست زوجر ببین خان نمانویس که دلی هیچ کسی بشکین خودم پیوندی بکار ماگر 55 برنامه تاو دکن دست خوش بو پیوندی کن ماون گلستان کامنت کن سنگر سعدی بشدار بوتانی کاظم محمد عزیز سلاو بوراوچی قلاوی نینه قلاوی کاک محمد عزیز کره خالی باوکما قلاوی دزانی یعنی چی گوندوی عفرم أما بيم قلتي لا أنا قلت هذا دليل من بلقت فيجو تجمع لا برد أنا قلت لا أنا قلت كاظم دبيجي سلافك تبيج وراوتشي قلدي سان خش هاتا بسالار سلام دوستان بوغازنا وبشي سينما بوكاكا محمد عزيز إيش كاك راوتشي إيش شانو زور كردو بله قهر جان قالك محمد معلومات زول سرمني كيت علي سالم دوش سلاو له وليروا لي استرانا ميداوي ما سلاو له هموتان سواز بكومنت كان تان اخر كومنتيشات ولي ديوانه بس استرانا كوبلي كم لي قداري بكنو
دێبەردەوام کە کلیساندی دێبەردەوام کە بخاترەوە سپاس کە بیسەرمان بوون و بینەرمان بوون کاتێکی خۆش بۆ موتە